دوای 45 خولەک لە داخستنی شەقامی سالم لە ئێسادا مامۆستایان و فەرمانبەران شەقامەکەیان کردەوە و کۆتاییان بە گربوونەوەکان هێنا. ئەمەی دەبینن لە ئێسادا کردنەوەی شەقامی سالمە کە لە کاتژمێر 10 خولەکدا مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی گربوونەوەیشان کرد و شەقامی سالمیان داخست. سایدی سلێمانی بەرەو گەڕەشی ڕاپەڕین لە ئێسادا وردە شەقامەکە دەکرێتەوە. هاتشۆی ئۆتۆمبیل دەست پێ دەکاتەوە لە شەقامەکەدا. ئەوان ئەمڕۆ هاتبوونە ئێرە تاوەکو چەند داواکاریەکیان هەبوو بیگەێنن بە شێوازێکی مەدەنیانە لە ڕێگەی گرتنی شەقامی سالمۆ کە دەکرێتە بەردەمی پەروەردەی ڕۆژئاوا و کە داوای ئەوە دەکەن کە حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی گەنە ڕێکەوتن ئەوەی کە هەیە لە ئێستادا وردە شەقامەکە دەکرێتەوە و هاتشۆی ئۆتۆمبیل ئاسایی دەبێتەوە. کۆتاییان بە گربوونەوەکەی خۆیان هێنا لە بەردەمی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا لەسەر شەقامی سالم. ئەمە دیمەنەکانی ئێستایە کە هاتشۆ ئاسایی دەبێتەوە لە شەقامەکە و کۆتایی بە گربوونەوەکەیان دەهێن و باسییان لەوە کە لە داهاتوێکی نزیکدا ئەوان بە شێوازێکی دیکە ناڕزایەتی خۆیان دەردەبڕن تاوەکو ئەوەی کە حکومەتی هەرێم داواکانیان جێبەجێ دەکات و موچەدا بەش دەکات و هاوکات دەگەنە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی عێراقیدا و تاکو موشەکانیان پێ بدرێت و ئەو پێداویستیانیان دابین بکەن و لەبەرەوەی وەرزی خوێندنیش نزیکە لە ئێستادا.